بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی چارەنووسی موچەی مانگی دوانزەوە. ئەمڕۆ پەرلەمانتار سۆران عومەر بابەتێکی بڵاو کردوێتەوە لە کاونتی خۆی، دەڵێ بەغدا موچەی مانگی دوانزەی ناردووە و هەرێمی کوردستان دابەشی ناکە. گفتوگۆکەین لەبارەیەوەی کە ئایا بەغدا بڕەکەی چۆن ناردووە، هەرێم بۆ دابەشی ناکە و بۆچی بەکاراتووە. میوانداری زۆر بەڕێز کاک سۆران عومەرمان کردووە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانیارا. کاک سۆران سڵاو لێبێ بە خێراتی سەرچاو. کاک سۆران دوو نووسراوت بڵاو کردوێتەوە، دەڵێ بە پێ ئەم دوو نووسراوە بەغدا پارەی ناردووە بۆ هەرێمی کوردستان 441 میلیارد دینار، هەرێم دابەشی ناکە. نووسراوانە دەقیقن تەواون تۆ بڵێ خۆم نووسی بێت جاری وا هەیە هەندێک نووسراو بڵاو دەکرێتەوە دواتر دەڵێن نووسراوە سادیرە نەکراوە یان فەیکن یان ینی شتی وا ئەبێ ئەو پارە بنێرێم دابەشی نەکە. ئەم نووسراوە نەک سادیرە نەکراوە، پارەکەی سەحب کراوە و سەرفیش کراوە لە سیوێکی 12/2024 ئەخیر ڕۆژی سەنەی مالی. وزارەتی دارایی دوو گوژمە پارە کە دەکاتە 441 میلیار بە دەقیش نووسیوێتی بۆ فەرمانبەرانی بۆ موچە، بۆ گرێبەستەکان، بۆ پێشمەرگە و دەستگا ئەمنیەکان. ئەمە گوژمەی یەکەمیانە. گوژمەی دووەمیان گوژمەی یەکەم چەنە؟ گوژمەی یەکەم 176 میلیار و 795 میلیۆن و 250 هزار. ملیۆنەکەی بۆ خۆیان 176 میلیار. گوژمەی دووەم 264 میلیارە. دەڵێ ئەمە بۆ موچەی بۆ موچە و گرێبەستەکان و موچەی خانەنشینانی مەدەنی و سەربازی و چاودێری کۆمەڵایەتی و کە سوکاری شەهیدان و ئەنفال کراوان بۆ مانگی کانونی یەکەمی ساڵی 2024 دیاری کرۆ بۆ مانگی دوانزە و ئەژڵێ لەسەر تەوجیهاتی ڕئیس وزەرای عێراق، وەزیری مالیە، پاڵپشت بەوەی کە لە قەراری مەحکەمەی ئیتیحادی هاتووە لەگەڵ کتابی ئەمانەی عامەی مەجلیس وزەرا و لەسەر داوای حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پارانەیان تەمویل کردووە بۆ مانگی دوانزەی 2024. ئەمە ئیمزای دکتۆر جەمیل مدیرعامی دایرەی محاسبەی لەسەرە. کاک سۆران 441 میلیارد دینار یعنی کەم نییە، نیوەی موچەش ناکە ئەوەی کە هەرێم پێویستێتی بۆ موچە. طبعاً لە مانگی 6 بەدواوە هەرێم هیچ بەڕەداهاتێکی ناوخۆی نەگەڕاندوێتەوە بۆ عێراق. لە ساڵی 2024 تەنها 399 ملیاری گێڕاوەتەوە. هیچ داهاتێکی تری ناوخۆی نەگەڕاندوێتەوە. ئەمە جگەلەوەی نەوت داهاتەکەی بۆ ناوخۆش بۆ دارایی گشتیش سفرە، بۆ پرۆژە و بۆ خەڵک و بۆ هەر شتێک کە تۆ ناوی ئەنەی کەس نازانێ داهاتەکەی لەکوێیە. ئەم حکومەتداری بەچی کراوە؟ خۆ حکومەتداری بەس موچە نییە کاک سۆران. بەڵێ طبعاً هەڵبەتەمە نۆکو پرسیاری میدیایی یەکەم نەک وەکو پارێزەری حکوومەتی هەرێمی کوردستان بۆی دوایی بینەران لە حکومەتەکە. بەڵێ پرسیارێکی دروستە. ئایا حکوومەت بەچیە ڕوا بەڕێوە؟ حکوومەت داهاتی هەیە لە مەرز هەتا ناوخۆ، لە باج و ڕسومات و گومرگ و پێبژاردن و وەزارەتەکانی کە داهاتیان هەیە. وەزارەتی دارایی خۆی ئەڵێت ئێمە 4 تریلیۆن داهاتی نانەوتیمان بووە، 4 تریلیۆن دینار داهاتی نانەوتیمان بووە. وەزارەتی دارایی هەرێم. بەڵێ لەم 4 تریلیۆنە تەنها 399 ملیاریان گێڕاوەتەوە بۆ بەغا، کەواتە لەم 3 ملیار و 3 تریلیۆن و 601 ملیاری لە بەردەستی حکوومەتی هەرێما بووە.
هەر لەم داهاتە ئەڵێ ئێمە 960 ملیارمان داوە بە موچە بۆ تاوکاری موچە. بەڵێ باش کەواتە 2 تریلیۆن و 641 ملیاری مایەوە. ئەگەر وەزارەتەکانیش تەشغیلی حکوومەت پێداویستیەکانی کە لە خەدەماتی شارەوانی و خەستەخانەکانەوە باسیەکەن تریلیۆنێک و 600 ملیاری تریشی بردبێت تریلیۆنێکی دیار نییە. تریلیۆنی ماوە. ئەم تریلیۆنە بۆ نادەن بە داهاتی ناخەنە سەر موچە و بەو پارەی لە بەغداواتەوە موچەی مانگی 12 بن. خۆمە شتێکی حسابی ڕقەمە شەرمی لە کەس نییە. خۆمە قسەی منیش نییە، قسەی وەزارەتی دارایی خۆیەتی کە داهاتی نانەوتی ئەوەندەیە. داهاتی نەوتیش هەمویان بردووە. بەغدا با بزانین ئایا پارەی موچەی بە تەواوی ناردووە یان نەقسیان هەیە بۆ ئەوەی ناچار بن تەواوی بکەن. لە بەیانمالی وەزارەتی مالیە کە 24 دوانزە وڵاوی کردوێتەوە ئەڵێ ئێمە 10 تریلیۆن و 901 ملیار دینارمان بۆ هەرێم ناردووە. دوای ئەم بەیانمالیە 441 ملیاری تریش ئەنێرێت. کەواتە 11 تریلیۆن و 342 ملیاری ناردووە بەغدا. هەر ئەمە تەقسیمی 12 مانگیکەین بەبێ داهاتی ناوخۆکە هەرێمەڵێ بەبێ و 4 تریلیۆنە بەبێ داهاتی ناوخۆ سەفر بەبێ ئەوەشی کە سەرفیان کردووە لە 960 ملیارە. ئەگەر تەنها ئەوەی بەغدا ناردوێتی دابەشی بکەین بەسەر 12 مانگە مانگی 945 ملیارەکە. ئەنەو ڕقم لێک داوەتەوە فێری حاسی بەش بووی کاکسۆران بە وردی ڕقمەکان دەربێنی. ئاخر من ئیشم هەر اختصاسم لە ژمارە لەبەرەوەی دەرچووی ئامارم هەر ئیشم لەسەر ژمارە دەست خۆشکارێک کە ملیارێ مێنێت تێکسەر لەمەوەش بۆ خۆیان. کەواتە ئەم پارەیە ئەگەر بێت و 960 ملیارەکەی کە خۆیان ئەڵێن خستومانەتە سەر موچە بیخەینە سەر 11 تریلیۆن و 342 ملیارەکەی بەغدا ناردوێتی ئەکاتە 12 تریلیۆن و 302 میلیارد. تەقسیمی 12ی کەی هەر مانگێک تریلیۆنێک و 25 میلیاری 25 میلیارەکەش بۆ هەر مانگێکردنیان ئازابێ. کەواتە هەموو مانگێک ئێمە تریلیۆنێکمان بۆ موچە بووە. کاکسۆران ئێستا کورت و پخۆت ڕقەمەکان ئەومان پێدەڵێن ئەو ڕقەمانەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان خۆی ڕایگەیاند واز لە بەغدا بێنین بەشی موچەی هەر 12 مانگەکە دەکات. موچەی مانگی 12 چارەنووسی نادیارە و وا پێدەچێت کە بیانوێ 12 نەدەن لیستی موچەی مانگیەکیان ڕەوانە کردووە. بینەرێک ئێستا دەڵێ کاکسۆران دەستخۆش ئەومان زانی بەڵام چی ئەکرێ؟ یعنی هیچ شتێک ئەکرێ؟ هیچ ڕێوشوێنێکەیە بەغدان پارەی ناردووە بۆ موچی مانگی 12 و ئەمان نایدەن ئایا هەروە لێ دەگەڕێ و تەواو ینی هیچ ڕێکارێکیە بگیرێتە بەر؟ طبعاً گوایە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆ بێتەوە بابەتی پرسی موچە. هیوادارم هەر وەزیرێکە لەو کۆبوونەوە بەشدارە بەشی ئەوە بتوانێت بەرگری لەوە بک بڵێ کاکە موچەی مانگی 12 هاتووە بۆ سەرفی ناکەن بۆ خەڵکی ئێمە ساڵێک بە 12 مانگ تێنەپەڕێنێ. هیچ بەهانەیەک نییە. وەزیری دارایی کە لەوەیە هیوادارم وجدانی خۆی ئاسوودەکە بڵێ بەڵێ ئێمە داهاتمان لەگەڵ ئەوەی لە بەغدا هاتووە لە موچە زیاترە بڕیار بدەن با دابەشیکەین. هیوادارم تیمی یەکێتی لە ئەنجومەنی وەزیران کامڕۆ بەشدارن کا قوبات جێگری سەرۆک وەزیران ئەوە بەڵگەکان بڵێن بەڵێ موچە هاتووە و پێویستەکە بیدەن بە خەڵک. هیچ بەهانەیەک نییە بۆ ئەوەی
کە موچەی مانگی 12 دەستی بەسەرا بگیرێ بخرێتە سەر مانگی 11 بۆ ئەوەی لە داهاتی ناوخۆ سەرف نەکەن. داهاتی ناوخۆ کاک ڕامکۆ زۆر لەوە زیاترەکە هەرێمی کوردستان خۆیە لە 4 تریلیۆنە، خۆی لە 1/1/2024 بۆ 28 دوی 2024 کتابێکی کردووە دەڵێ داهاتمان لەم دوو مانگە 905 ملیارە. دوایەڵێن وڵا غەڵەتمان کرد. یعنی بەداخەوە هەرێم ئەو داتایانەی داوێتی بە کاتی خۆی بە پەرلەمان ڕاز نەبووە، ئەوەی ئێستا داوێتی بە خەڵک ڕاز نییە، ئەوەی ئەیدا بە بەغا ڕاست نییە. حقیقەتی ئەم ژمارانە هیچی ئەوە نییە کە وەزارەتی دارایی ڕایەگەیەنێ. حقیقەتەکان لەو ژمارانە زیاترن، بەڵام چونکە هەموو مانگێک ویستویانە لە میزان مڕاجعەکەی نێرنەوە بۆ بەغدا، حقیقەتی داهاتی ناوخۆ بشارنەوە غەڵەتیان کردو، هەموو مانگی هەڵەیان کردووە ئەوە بوو بەغدا بە هەڵەکانی زانی لیژنەیەکی نار بۆ ئێرە. بۆیە بە عەمدەن دەیانەوێ کێشەی موچە چارەسەر نەبێ، تاکو لای خەڵکی کوردستان ئەو تەسەورە بهێڵنەوە کە موچە هەر لە دەستی ئەمانایە، هەر ئەمانە توانن تەسەڕفی پێوە بکەن، خەڵک بێمنەت نەبێت لێیان نەڵێ ئەوەی تر تەواو بەغدا پارانێرێ و ئێمە حساب بۆ ئێوە ناکەین. ئەگەر موچەی مانگی 12یان دابەش کرد ئەو کاتا بێ دەستخۆشیان لێ بکەین، پارێکی باشیان لە بەغدا وەرگرتووە و دابەشەکەن بۆ خەڵکەوەشی کە ماوەتۆ ئەگەر موچەی مانگی 12یان دابەش کرد سەنەوە خەڵک حەقی خۆیەتی، ینی موچەی خۆیەتی، ئەو کاتە ئاڵێن وەڵا شکر نەیانتوانیە موچەیەش بخۆن. کاکە داهاتی ناوخۆوە خۆن لە مەرز هەتاک و غەرامات، لە کامێرەی مرور هەتاک و هەرچی لەم داهاتی وڵاتایە دەواز بێنن بۆ موچەی خەڵک دەست لێ هەڵناگرن. موچەی خەڵک مافی خۆیەتی، مانگێک کاری کردووە لە دائیرەکەیە بۆی سەری مانگ حەقەکەی بێت تێ بچێ کرێخانووی لێبا بچێ مۆلیدەی لێبا بچێ پێداویستی مناڵەکانی لێدابین بکە. یعنی بۆ ئەم حکوومەتی هەرێمە ڕێنادا خەڵک ساڵێک بە ئارامی لە کاتی خۆی موچە وەرگێ، یعنی عی بە دوای 12 کرێخانوو بە چونکەوە بێ 12 کرێخانوو باوانی کە کرێچین 12 کری مۆلیدە بە وەکو تۆوتێ 12 ینی ساڵێک 12 مانگە کە تۆ ئیکەی بەدە ژیانی خەڵک تێکەدەی، باری خێزانی تێکەدەی، ینی گرفتی زۆر دروستەکە. کاک سۆران ڕوانین بۆ ساڵی 2025 وەک لە ڕووی دارایی و ئابوووریەوە، ینی پێ دوایە هەر دەیانەوێ ئەوها بڕۆ؟ خراپە. نیەتی حکوومەتی هەرێم بەم شێوازەی هاتووینەتە 2025 خێر ناڵێت. ئەی نیەتی بەغدا؟ بەغدا لەمان باشتر مامەڵی کردووە لەگەڵ قەراری مەحکەمەی ئیتیحادی لەگەڵ قانونی بووچە. قەراری مەحکەمەی ئیتیحادی بۆ تەوتین وتی تەوتین بکەن، بەڵام وا پێ دەچێ هەندێک دەڵێن بەڕێز سوودانی ینی مماتەڵەی پێ دەکا، ئەویش بەشێکە لەی مماتەڵەی پێ دەکا. خۆی ئەوان ئەگەر لیستەکان پاک نەبێ، لیستەکان کێشەی نەمێنێ، پرسی تەوتین جددی نابێ وەکوەوەی کە جەخت کەینەوە. من چاوەڕێی ئەوەین کە لیستەکان پاک بووەوە، کە UPN بایۆمەتری ئەمانە تەواو کرا کە دوو موچە نەهێڵرا، ئەو کاتە توانین زەخت کەین لە عێراق بڵێن خۆتان لیستە پاک بووە پەسەندکراوەکە تەحویلی ڕەشید و ڕافیدەین کەن بۆەوەی کە تەوتین بکرێ. ڕاستە عێراق مرۆنەتی هەیە، ئەگەر مرۆنەتی نەبێ دەبێت لەسەر موچەی مانگی 12 کە یاویانە بە 11 ئیجرعاتیان لەگەڵ بکرێ، نەک خەڵک باجەکەی با و موچەکەی بفەوتیە. عێراق مرۆنەتە بۆ ئەوکە ئەمە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە، ینی هەرێم موچەی خەڵکی نەداوە، عێراق بۆ پارەی بۆ ناردووە و لێشە گەڕێ بخورێت. کاگرامکۆ عێراق و هەرێم تەحالوفێکی مفسیدین پێکەوەی بەستون و ئیدارەیە دەن، ئەوە ئینکاری ناکرێ. یعنی دانی پیانی کە عێراقیش بەشێکە لە تەحالفی مفسیدین. عێراق وەکو موسساتی دەوڵەتی خۆی ئەو فەسادەی لەوێ هەیە لە کەم شوێن هەیە، بەڵام دەستیان لە موچەی خەڵک نەداوە. موچەی مانگێک نابن بۆ مانگێکی تر بڵێن وەڵا
ئەنبار گیرا و داعش هاتووە و مووسڵ گیراونە هیچ بەهانەیەکیان نەبوو بۆی دەست لە قوتی خەڵک بن لێبڕینێکی کەمیان کردووە بۆ ئاوەدانکردنەوە بۆ بەڵام ئەمانە وای نەکردووە خەڵک موچەکەی نەزانێت کەی دێ خەڵک موچەکەی بفەوتی و کەس خاوەنی نەبێ ئەوان بەو دۆخە خراپەی خۆیانەوە بەو هەموو گەندەڵی هەیەە 11 تریلیۆن و 342 ملیاریان بۆ ساڵی 2024 بۆ موچە ناردۆ بۆ هەرێم هەرێمەڵێ وەڵام من 960 ملیارم خستۆتە سەری ئامادە نییە مانگی 12 کە هاتووە دابەشی بکە وەکو چۆن مانگی بە تاخیرەوە لە 1/12 هات حەڤە ڕۆژ بەبێ سەبەب تاخیری کرد دوایی کە دابەشی کرد 7 ڕۆژی پێچوو حەڤەی 12 کە موچەی مانگی 11 هات 18 ڕۆژ ئەویشی تاخیر کرد بە 5 ڕۆژ دابەشیەکات هێشتا تەواو نەبووە دوپرسیارم کاک سۆران یعنی ئێستا موچەی مانگی 12 پارەکەی هەیە لەسەر ویژدانی ئەنجومەنی وەزیران کەوتووە کامڕۆ کۆب چەند خولەکێکی تر کۆبنەوە سعات دوو کۆبنەوە ئەگەر هەیان بێ دەرەوەڵا ئەگەر ویژدانیان هەبێ لەسەر ویژدانی ئەوان وەستاوە کە موچەی مانگی 12 نەخۆن نەبەن نەشارنەوە ئەوەی لە بەغداوە هاتووە لەگەڵ داهاتی ناوخۆ کە نەیان داوەتەوە بە بەغدا دابەشی بکەن سپاس دەکەم سپاس بامەدەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس کاک سۆران لەمەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ بەشداریت خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژمان پێشکەشکردن بە یارمەتی هەوکارانم تا پێتان نەگەینەوە کاتێک خۆش خواتان لەگەڵ